لە ناو کێڵگە کشتتوکاڵەکەی بەربوومە سروشتەکانی خستووەتە ڕوو. حامید ساڵێک پێش ئێستا ئەم پرۆژەیە کردوتەوە، ئێستا فراوانی کردووە. وێ ڕایبەرەمی کشتتوکاڵی چەندین خاوەن پیشەی دیکە بەرەمەکانیان خستووەتە ڕوو، وەکو ناوچەیەکی گەشتیاری لە پارێزگاکانی هەرێمەوە سەردانی کێڵگەکە دەکرێت. ئێمە ساڵێک لە تەمەەن توانیمانە ئەم ئاستەی کە ئێستا سوپاس بۆ خوا زیاتر لە 500 بۆ 600 کەس هەموو هەفتەیەک سەردانکەری کێڵگەی کوردستانە، وەک دەیبینن ئەمڕۆ زیاتر لە 1500 کە سەردانکەری کێڵگەی کوردستان بۆ بە هیوای ئەوەین کە لە هەفتەکانی داهاتوودا بتوانین ئەم عەدەدەوا لێ بکەین کە بتوانین بگاتە عەدەدێکی وای کە دڵخۆشکەر بێ بگاتە لە هەفتەیەکدا بۆ 1000 کەس. وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاماژە بۆ دەکات هاوکار و پشتیوانی جوتیاران دەبن بۆ کردنەوەی ئەو جۆرە پرۆژانە کە بایەخ و خواست بۆ بەرەمی خۆماڵی زیاد دەکات. بە دڵنیایی ئیشەکانیشمان لە وەزارەت لە خزمەتی پەرەپێدانی سێکتەری کشتتوکاڵ و پاڵپشتیکردنی جوتیارانی هەرێمی کوردستانە بە شێوازێکی گشتی و ئەوەش نەریتێکی تازەیە کە جوتیار بتوانێت یعنی ناوەندێک بۆ بە بازارکردنی بەرهەمەکانی خۆی لە پاڵ گەشتیاریدا دروستکە بە دڵنیایی و پاڵپشتیان دەکەین. جوتیارانی سنوورەکە بەگشتی هیوادارن کە راسانیان بۆ بکرێت و حکوومەت زیاتر ڕۆژێنی گونجاو بۆ ساغبوونەوەی بەرەما کشتتوکاڵی خۆماڵیەکانیان بگرێتە بەر. بەرهەمی ناوخۆیش شتێکی زۆر باشە، احتیمامی پێبین پشتگوێ نەخرێ. کۆمەڵێشتمان هەیە پەراوێز کراوە لە چەند ساڵێکە خەڵک وازی لێ هێناوە لەبەرەوە کە ئیسفادەی لێ ناکە. حەق وایە احتیمام بەو شتانش کە پێشتر کراوە دووبارە دەست پێ بکرێتەوە لەبەرەوە بەروبووم لە کوردستانە زیاد بکە. ئەم بەرهەمە جوانانە بەرهەمی دەستی چەند جوتیارێکی بەڕێزە، بەرهەمی دەستی جوتیارێکی ناوازە و هیلاک و ماندووە ئەو بەکاربەرانشکەوایەن ئەو براو خوشکە بەڕێزانەمان کەین بۆ ئێرە وەریەگرن لە دەستی یەک وەریەگرن ئەو دەستیەکە ئەوان بە سعرێکی هەرزانتر بە کوالێتێکی بەرزتر بە تامێکی خۆشتر بەرهەمێکی جوانە بەرەماڵی کوێن. لە ناو کێڵگە کشتتوکاڵەکە ماڵی وەسمان پاشای جاف دروست کراوەتەوە کە ئامانج لە کارەکە خستنە ڕووی مێژووی شارەکەیە بۆ کەسانەی دەچنە ناو بازاڕە. چانازیە بۆ هەموو وڵابجێ بۆ هەموو کوردێکە لەو سەردەما لەو ساڵانە کۆشتێکی ئاوا کە جێی حەوانەوە شاعیران و هونەرمەندان و نووسەران بووە و لەگەڵیشە زۆربەی وەفد و بکایە سیاسیەکان لەوێ چاویان بەعاد لە خانم و وەسمان پاشا و کوڕەکانی کەوتو. لە هەفتە بازاڕی کێڵگەی کوردستان ڕاستەخۆ بە نرخی عەلوە بەرەمی کشتتوکاڵی دەفرۆشرێت. ئەوەش زیاتر بۆ گرنگی پێدانی بەرەمی ناوخۆیی کە جوتیاران داوا دەکەن بۆ گشت بەروبوومە کشتتوکاڵیەکان حکوومەت هەنگاوی پێویست بنێت تاکو تووشی زیان نەبنەوە و بەرەمی کشتتوکاڵی دەرەکی سنووردار بکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.